ژمارەیەک لە کۆلێژ و بەشەکانی زانکۆ و پەیمانگاکانی شاری سلێمانی چەند ڕۆژێکە بایکۆتیان تێدا شکێنراوە و دەوامی یاسایی خوێندنیان دەست پێ کردوتەوە. ئەو هەوڵەش بەهۆی دەستپێشخەری بەشێک لە مامۆستایان بووە لە پێناو خەمخۆریان بۆ خوێندکاران و زیاتر دوانەکەوتنیان لە پرۆسەی خوێندن. خوێندکارانی ژەو هەڵوێستەی مامۆستایان وەک بەهایەکی ئەخلاقی بەرز لە قەڵەم دەدەن و دەستپێکردنەوەی دەوامی زانکۆ و پەیمانگاکانیش بانگاوێکی گرنگ دەزانن. دیارە دەستپێکردنەوەی خوێندن لە زانکۆ و پەیمانگاکاندا گرنگی خۆی هەیە و بەهای تایبەتی خۆی هەیە. من لەگەڵ ئەوەیەم کە مامۆستاکان حەقیانە بەڵێ موچە نییە بەڵێ کۆمەڵێک لایەنیان هەیە ئەوانیش کە بتوانن ئێمە مڕاعاتیان کەین، بەڵام بۆ گەنجان خوێندن زۆر پێویستە. بەڕاستی کاتمان فەوتاوە، بەڕاستی ئێمە وەکو گەنجان ئەمانوێ پێشکەوین، نامانەوێ لە دواوە بین، ئەمانوێ کوردستان پێشکەین، ئەوەش تەنها بە خوێندنە بێت. وەڵای ئێمە داواکاریمان لە حکوومەت یەرێمی کوردستانە کە بە شێوەیەکی خێرا داواکاریەکانی مامۆستانی ناڕازی جێبەجێ بکات بۆ ئەوەی ئێمەش لە خوێندن نەمڕین و وەکو هەموو ناوچەکان و هەموو شارەکانی تر پرۆسەی خوێندن لە هەمان کات و لە هەمان ڕۆژی هەموو ساڵەکات دەست پێ بکاتەوە. مامۆستایانی زانکۆ و ئەکادیمیستانی ژوێڕایەوەی شکاندنی بایکۆتی مامۆستایان بە خەمخۆریەکی دڵسۆزانەدا دەنێن و خۆشحاڵن بەکردنەوەی دەرگای ناوەندە ئەکادیمیەکان بەڕووی خوێندکاراندا لە هەمان کاتیشدا ڕای دەگەێنن کە پێویستە حکوومەتی هەرێم هەڵوێستی لە خۆبردووی مامۆستایان لە بەرچاو بگرێت و هاوکاریان بێت لە چارەسەرکردنی کێشەکانیان. گەڕانەوەی خوێندکاران بۆ هۆڵەکانی خوێندن و دەستپێکردنەوەی پرۆسەی خوێندن هیچێکە لەو کارە گرنگانەی کە مای دەستخۆشیە و پێویستە لایەنە بەرپرسەکانی وەزارەتی خوێنی باڵا و پەروەردە و حکوومەتی هەرێمی کوردستان ئەم هەڵوێستە بە هەند وەربگرن و کار بکەن بۆەوەی کە بە زووترین کات ئەو هەڵوێستە بەرز بنرخێنن و پێداچوونەیە بکەن بەو بارەدۆخی کە ئێستا ڕوویداوە لە بواری موچە و ئەو پێداویستانەی کە ناوەندەکانی خوێندن و خوێندنی باڵا و خوێندنی بڵێن پەروەردە پێویستێتی. خۆشحاڵین لەوەی کە جارێکی تر دەرگای دامەزگا پەروەردەیەکان و دامەزگا ئەکادیمیەکانمان بکرێتەوە بۆ ئەوەی دوان نەکەوین، چونکە هەموو توێژینەوەکان ئاماژە بە ڕواندنی بەها ئەکەن لە ژێر کاریگەری دامەزگا پەروەردەیەکان و لە ژێر کاریگەری دامەزگا ئەکادیمیەکانە. بۆیە بەڕاستی خۆشحاڵین کە جارێکی تر ئەم شتە بکرێتەوە سەرسکەی خۆی، خوازانین لە نزیکترین کاتە حکوومەت ئەم بەها گەورەی هەموو مامۆستاکان و دەستگا ئەکادیمیەکانی بیربێت و هاوکاریان بکات لە داواکارانێک کە هەیە بۆی بتوانین دوان نەکەوین، چونکە دواکەوتنی دامەزگا پەروەردەیەکان و ئەکادیمیەکان مانای وایە دواکەوتنی مرۆڤەکان. سەبارەت بە دەستپێکردنەوەی پرۆسەی خوێندنیش لە خوێندنگاکانی سنووری پارێزگاکانی سلێمانی و هەڵەبجە و هەردوو ئیدارەی ڕاپەڕین و گەرمیان هەریەک لە بەڕێوەبەری گشتی پەروەردە و سەرۆکی ئەنجومەنی پارێزگای سلێمانی ڕایانگەیاند کە ڕۆژی شەممە 12 نۆڤەمبەر پرۆسەی خوێندن دەست پێ دەکاتەوە. دەرکردنی ئەو بڕیارەش لە دوای زیاتر لە مانگێک بایکۆتی خوێندن لە کاتێکدایە کە بڕەپارەیەک وەگاوکاری بۆ مامۆسایان دابین کراوە و هەر مامۆسایەکیش پابەندی دەوامکردن نەبێت ڕوبەڕووی سزای یاسایی دەکرێتەوە. دلێر کەمال کورساد نیوز، سلێمانی.